ئێستا ئەوەی بەلایەنە و مشکلەیەکی گەورەیە کاکە چۆن دەبێ بە خەڵک بڵێ سەبر بگرە. ئەی بە خەڵک بڵێن چی بکە؟ بە خەڵک بڵێن خۆتان بخەنە چاڵێکەوە، خۆتان بسووتێنن، قڕ بە سەرسەری خۆتان کەن. ئێبرا خەڵک دەبێت سەبر بگرێ و تەقوای خوای گەورە بکە. بەلا ئین تەصبیروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا. خەڵک سەبری هەبێ، خەڵک تەقوای هەبێ، بگەڕێتەوە بەلای خوا. وەکو خوای گەورە دەفەرمێ ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. والله أهل شار ولادي ولاتكان إيمان وتقوى من هبك إما خلق بو إيمان وتقوى بانك دكين. خواهي قرد فرمي لفتحنا عليهم بركات من السماء والأرض. بركتي أرجو آسمانيا بسر داد الرجين كوات دعوي سلفي سببي بركتي أرجو آسمانا بلام هنديكس عرض مرضيا ليتي كلبو بو نمونا نخوشيكي هيا بلام أو نخوشوالي كردوا توشي تابوا استادل كاكا نخوشي كيف لا نكسمان تايا دکتۆر دەزانێ بابە تۆ تێناگەی ئەمە دیاردەی نەخۆشیە نەک خۆی نەخۆشیەکە بێ وەرە بۆت دەدۆزمەوە نەخۆشی فڵانە کەس ئەوەیە. هەندێک کەس بەس دیاردەکە دەبینن کاکە ئەمڕۆ دیاردەی ئێمە ئەوەیە گەندەڵی هەیە دیاردەکەمان ئێخدەوەرە لێ بکۆڵەوە بۆ وامان لێ هات بۆچی خوای گەورە لە جیاتی ئەمن و ئاسایش ترس ڕووی کردە وڵاتمان لە جیاتی ڕزق و ڕۆزی فەقیری ڕووی کردە وڵاتمان دەبگەڕێەوە بۆ حەدیث بۆ قورئان پێت دەڵێ سەبەبەکە چییە بەڵام تۆرە نەوەڵە کاکە فڵانە کەس و فڵانە کەس کاکە قەزیە بەدوو کەس حەل نابێت هەمومان گەڕێنەوە لای دینی خوای پەروەردگار تەقوای خوای گەورە بکەین ئەوە سەبەبی بەرەکەت و ڕەحمەتە بۆ هەمومان.